خەلیل ئەحمەد کوردێکی خەڵکی شاری کەرکووکە کە 40 ساڵ لەمەوبەر عێراقی بەجێهێشت. دوای ئەو هەموو ساڵە تازە سۆراقی ژن و منداڵ و کەسوکارەکەی لە کوردستان کردووە و هەموو پەیوەندی نێوانیان لە ڕێی تەلەفۆن و ناردنی وێنەیە بۆ یەکتری. خەلیل ئێستا لە شاری خەرتومی پایتەختی سوودان دەژی. لە بەدواداچوونێکی NRTدا خۆی و کەسوکارەکەی بەشێک لە چیرۆک و بەسەرهاتی ئەو شۆڕژێرە پەرتەوازەی کورد دەژێڕنەوە. خەلیل پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بوو. بەهاری ساڵی 1975 دوای هەرەسێنانی شۆڕش وەک دەیان هەزار پێشمەرگەی دیکە خۆی تەسلیمی سوپای عێراق دەکاتەوە. ماوەیەکی کەم دوای تەسلیم بوونەوەی بە تاوانی خیانەت لە نیشتیمان سزای لە سێدارەدانی بۆ دەردەچێ، بەڵام بە لێبوردنی گشتی ئازاد دەبێ و لە دوای ئازادبوونی خێرا بە ڕێگای ئێراندا عێراق بەجێ دەهێڵێ. شۆڕشی گەورەی کوردستان وەکو نەختێک خێ دیکەیتێ ناو ئاوێکەوە چاوایەوە. هەموو لێ پرسراوەکان ئەوەیان ڕۆیشت بۆ ئەمریکا، ئەوەیان ڕۆیشت بۆ ئەوروپا، هەرێکێک بۆلایە ئێمەیان بەجێ هێڵا وەکو ڕانێکی مەڕ تەسلیمی گورگ بکەیت، بەبێ خاوەن، بەبێ لێ پرسراو، بەبێ کەسوکار. 100,000 زیاتر کورد لە سوودانە هەیە، هەموویان لێ پرسراون. وەزیری ناوخۆی سوودان کوردە، وەزیری ڕۆشنبیری ئەرتیریا کوردە، ڕئیس نایجیریا محەممەد بوخاری کوردە. ئێوە نازان، ئێوە مێژووی کوردستان نازان، مێژووی کوردەکان نازانن. کەسوکارەکەی خەلیل لە شاری کەرکووک دەڵێن تا ساڵی 1976 یەک دوو جار نامەی ئەویان پێگەیشتووە، ئیتر لەو ساڵە بەدواوە هیچ هەواڵێکیان نەزانیوە. ئەو پیاوە لە دایکبووی ساڵی 1945 و لە تەمەنی 16 ساڵیەوە بووەتە پێشمەرگە لە شۆڕشی ئەیلول. هەروەها ئەندامی یەکێتی نووسەرانی کورد لەقی کەرکووک بووە. خەلیل لە ڕێی پیاویشی خەڵکی سوودانەوە کە هاتۆتە کوردستان و ئاماژەی بۆ کردووە کە هاوڕێی کوردی کەرکووکی هەیە و لە سوودان دەژی. لەو ڕێگایشەوە کەسوکارەکەی خەلیل پەیوەندیان پێوە کردووە و ئەویان دۆزیوەتەوە. هاتینەوە بۆیە وەزێکی زۆر خۆش بووکەوە لە بەیان 11 ئازاد دراوەم عالەمە گشتی لە خۆشییا بوو لێ نابوو، بەس لە 73 کە چوونە ناو 73 مفۆزاتەکە مەسا 4 ساڵ بوو مێمە درابوو. لە 2 ساڵی تر بۆنی دەرچووکەوە دژایەتی کورد دووبارە دەستی پێکردەوە. تر لە 73 ئەوەی پێشمەرگەی کۆن بۆیان لێرە تاقیبیان نەکرد، ئەیژیرایانە حیزب باسێکی کرد هەموو شێ. وتم خاڵە ئەوی شاعر بوو تەمەن معروف بوو لە شۆرزە، یان ڕیشی دانا خەلی خوێنایە یان هەمووی پێکەوە تاشری. وتم خاڵە گیان چارێک بۆ خۆمان بدۆزینەوەکەوە حەلێک با حکومەت نەمانگرە. وتی خاڵەکەی مناگرت تۆ ڕابکە. 2 ڕۆژ دوایەوە ئەو گیرە. ناوم غاندی خەلیل ئەحمەدە، کوڕی سەید خەلیلم، ئەوەی کە ئێستا لە سوودانە لە دەرەوەی وڵاتە. تەمەنم 5 مانگ بووە کە باوکم ڕۆیشتووە، یعنی لە دایک بوونی من دوای باوکم بووە. باوکم یەکێک بووە لە پێشمەرگەی ئەیلول. لە هەمان کاتشا ئەندامی یەکێتی نووسەرانی کورد بووە لەقی کەرکووک، یەکێک بۆ لەو شاعرانەی کە لە شاری کەرکووک بووە. بەڵام ئیتر بۆ ماوەی لە تەمەنی منەوە لە ساڵی 75 41 ساڵە تاکو ئێستا من باوکی خۆم نەبینیوە، بە ژیانێکی دەردەسەریمان بردوتە سەر. ئەو کاتەی کوردستان و عێراقی بەجێهێشت خەلیل ئەحمەد 3 منداڵی هەبووە. ئێستا کە لە سوودان گیرساوەتەوە دیسان خێزانی پێکەوە ناوە و باوکی 4 منداڵە. ئەو دەڵێت بۆ گەڕانەوەی بۆ کوردستان زۆر تامەزرۆیە و خوازیارە لەمڕۆوە هاوکاری بکرێت تا بگەڕێتەوە بۆ ئەو نیشتیمانەی 40 ساڵە بە ناچاری جێهێشتووە. هەواڵیمانی خەلیل لە ژیاندا بۆ هاوسەرەکەی ئەو هەموو ساڵە لە دووری و بێخەبەری ئەو هەڵی کردووە. هەواڵێکی زۆر دڵخۆشکەر بووە. ئەو دەڵێ هەمیشە چاوەڕێی هەواڵێکی مێردە نەدیارەکەی بووە، ئەگەرچی زۆر جار بێئومێد بووە، بەڵام هەر ئومێدی هەبووە کە بگەڕێتەوە. کە حەولێکماندا یعنی لە دەرەوە و لێرە و لە هەموو شتێک هەتا خەبەری هات. کە خەبەری هات ئێمە زۆر پێخۆش بمان و خۆشحاڵ بمان بە جوابەکەی و ئیتر بە ڕەزالەتێک ڕەزالەت من مناڵم بە خاوەن کرد لەگەڵ دایکی خۆ ئافی بکە. ئیتر بە ڕەزالەتێک یعنی زۆر
سەخت مناڵمان بەخاوەن کرد. ئێستا 41 ساڵە شۆڕشی ئەیلول کۆتایی پێهاتووە، بەڵام هێشتا چیرۆکە نەبیسراوەکانی دوای هەرەسێنانی ئەو شۆڕشە ماون کە نەک تەنیا لە کوردستان بەڵکو بە تەواوی جیهاندا بڵاو بوونەتەوە. خەلیل ئەحمەد نمونەی ئەو سەدان شۆڕژێرە دڵشکاوەیە کە سەری خۆیان هەڵگرت و بێ ئەوەی کەس هەواڵێکیان بزانێ لە شۆنی تری ژیانی تایبەتیان بۆ خۆیان دروست کردووە کە مەگەر تەنیا بەڕێکەوت بیاندۆزیتەوە. ئۆژین جۆڵە، NRT کەرکووک.